ئەو ڕووبارە چیرۆکەی تایبەتی هەیە مەشە ڕووبارێکن تاوان لێرە لە زۆربەی هەر زۆری فیلمەکان دەبینی ئەوە جسری جۆرج واشنتنە لە زۆربەی هەر زۆری ئەو دەبینی نەفەرەکان لێردانشە قسە دەکەن ئیتر لە فیلمەکان دەبینن ئەوە هیدسۆن ڕیڤەری پێدەن ڕووباری هیدسۆن 2009 لەوێ حەدەسەتان بەبیر بێتن کاتێک کە تارێک 155 نەفەری پێ لێرە لە مەتاڕی هەردەسیتن هەر لە کاتی هەستانەکەی هەردوو محڕکەکەی تێر و توار دەکەوتە ناوی ئیتر هەردووچ ئاگری دەگری نەدەتوانی بگاتەوە مەتاڕی نەدەتوانی بچین بگاتە مەتاڕچکەکە نزیک بیتن ئیتر لێرە ناو ڕووبارەکەی دەنیشتەوە لە فلیمان بینیتر فلیمەکە ناوی سەلیە تۆم هانکس ئاکتیرەکە ئەو ڕۆڵی دەبینی 155 نەفری لە ناو ڕووبارەی دەنیشتەوە ئێستا پارچەکانی لێک لە مۆزەخانەکان مایە کابرا ناوی سەلی بێرگەرە با بڵێن حتا ئۆبامەش تەکریمی کرد 155 نەفر لە ناو ئاوی نیشتنەوە و هەمویان بە سەلامەتی هیچ کەس نەمرد زۆر بەزیرەکانە قەراری داکەوە لە ناو ئاوی بنیشتەوە ئەوە ڕووباری هێچنە حەزم کردەوە تەسویرکەم